ئازیزانی پرۆگرامی پێشڕەوانم کاتتان باش ڕەنگینم دووبارە هاتمەوە خزمەتتان بۆ بەسەرکردنەوەی خانمێکی دیکە کاتێک لە پێشێکی بەرنامەکانم خەندەکانمە بینن ئەو تیشکی جوانی میوانەکانمە منی گرتوۆتەوە و دەم خاتە ئەوجی خۆشنودی بەڵێ خانمانی کورد گە لە جوانی ڕوخساریان ئاست و تواناو لێ هاتووی بیرکردنەوەشیان فرە جوانە هاوشێوەی شاعیر و نووسەر خاتو بینۆسفایق کە میوانی ئەم جارێ پرۆگرامی پێشڕەوانە سڵاوت لێ بێم کاتت باش بەخێر بێتەوە بۆ کوردستان و بەتایبەتریش بۆ شاری کەرکووک خۆشحاڵین ئەمڕۆ لەگەڵتا ئەم دیدارە سازەکەین. زۆر سپاس دەکەم خاتو ڕەنگینگیان من زۆر خۆشحاڵم ئەمڕۆ بەتایبەت کە لە شاری کەرکووکم شاری پێکەوە ژیان و شاری هەموو جوانیەکان شاری بابە گۆڕگۆڕ هەروەک خۆشحاڵیشم زۆر کە ئەمڕۆ لەگەڵ ستافی تەلەڤیزیۆنەکەتان و لەم بەرنامەی جەنابتا میوانم مای خۆشحاڵیمە و سپاس بۆ ئەو پێشەکی جوانەش. سپاس ئێمە زیاتر خۆشحاڵین ئەمڕۆ تۆزەماندووت ئەەکەین سەرباری کۆمەڵە سەرقاڵیت لە هەمان کاتە سەبارەت بە ئەزمون و توانات کۆمەڵک پرسیارمان بۆ تۆی خۆشەویست ئامادە کردووە بەڵام سەرەتا بە سیڤیکی کورد لەسەر ژیانی تۆ دەست پێ ئەەکەین پێکەوە بینەری ئەبین و دواتر دەست با پرسیارەکانەکەین فەرمونون با پێکەوە بینەری ئەم سیڤێ بین لەسەر ژیانی خاتو بینۆس. شاعیر و نووسەر ڤینۆس فایق لەدایکبووی شاری سلێمانیە لە ساڵی 1990 نیشتەجێی هۆڵندایە قۆناغی سەرەتایی لە شاری وەهران لە جەزائیر و ناوەندی و دواناوەندیشی لە شاری سلێمانی تەواو کردووە. هەڵگری ئەم بڕوانامانەیە بەکەلۆریۆس لە فەلسەفەی کۆلێژی ئادابی زانکۆی بەغدا لە ساڵی 1989 زمانی ئینگلیزی پەیمانگەی بەریتانی سەر بە باڵێوزخانەی بەریتانی لە بەغدا ساڵی 1988 کۆمپیوتەر لە هۆڵەندا ساڵی 2001 ئامادەکردنی پرۆگرامی تەلەڤیزیۆنی لە پەیمانگەی ڕاگەیاندنی هۆڵەندا ساڵی 2004 بەرهەمهێنانی پرۆگرامی ڕادیۆیی لە بنکەی خولەکان لە ڕادیۆی جیهانی هۆڵەندی ساڵی 2005 ئەنداما لە بزوتنەوەی شاعیران و سندیکەی ڕۆژنامەنووسانی جیهانی و ڕێکخراوی ڕۆژنامەنووسانی پەنابەر لە هۆڵەندا خاوەنی چەندین بەرهەمی ئەدەبی چاپکراوە لەوانە ڕۆمانی نزا ئەستێرەکان و تاقانەترین کچی خودا دیوانی شعری أبعاد الأمسافة سأرزق برجل من ضلع الأيمن اتجاهات العشق الأربعة آخرين ساموراي طلاء الأظافر دیوانی شعری بە زمانی عەرەبی ژنێک لە مندا گوناهە جوانەکان بە زمانی کوردی ماویەتی دیوانی شعری وەرگێردراو بۆ زمانەکانی ئیسپانی و فەڕەنسی چەند دەقێکی شعری عەرەبی وەرگێردراو بۆ سەرکرمانجی باکوور چەند دیوانێکی بە هاوبەشی لەگەڵ چەند شاعیرێکی عێراقی بە چاپگەیاندووە لەوانە پرشنگ لا هۆڵەندا علامات بە هەردوو زمانی عەرەبی و هۆڵەندی چەند شاعیرێکی عێراقی لە هۆڵەندا بە هەردوو زمانی عەرەبی و هۆڵەندی جگا لە بواری ئەدەبی لە بوارەکانی دیکەش کتێبی چاپکراوی هەیە. ئەم خانمە خاوەنی چەندین خەڵات و ڕێزلێنانە لەوانە عنقای نێودەوڵەتی گەڕۆک بۆ داهێنانی ئەدەبی کۆمەڵەی نێودەوڵەتی وەرگێڕ و زمانەوانە عەرەبەکان لە نێو 44 داهێنەر لە سەرتاسەری جیهان ڕێکخراوی چەپ بۆ گەشەپێدانی مرۆیی لە هۆڵەندا و ئەکادیمیای بەدرخان بۆ ڕۆژنامەگەری لە ئەڵمانیا دەزگای واڵا پرنس بۆ تۆژینەوە و بڵاوکردنەوە بەدیع بابەجان بۆ ژنی شاکار لەلایەن گروپی کورد ئارتەوە لە چەندین چالاکی و فێستیڤاڵی نێودەوڵەتیشدا بەشداری کردووە. دووبارە سڵاوتان لەبێت ئازیزان هەروەکو بینیمان لە سیڤیەکە خاتو ڤینۆس فایق توانێتی بە هەوڵ و ماندووبوون و بە ئوزەی ژینێتی خۆی ئەو هەموو باگراوندە مەعریفی و زانستیە بۆ خۆی بنیاد بنێ توانێت و کوژنێکی چالاک بێتە مەیدان. ئەمڕۆ سەبارەت بە ئەزمون و توانا و سەبارەت بە چالاکیەکانی بە تایبەتی لە بواری نووسینە هەمووکو نووسەر هەمووکو شاعیر کۆمەڵێک ژانەری ئەدەبی نووسیوەتەوە ئێمە دەربارەی ئەزمموی ژیانی کۆمەڵێک پرسیارمان بۆ ئامادە کردووە. دووبارە سڵاوت لێ بە خاتو ڤینۆس ئامادە بۆ پرسیارەکان ئامادەم زۆر باشە. ئەوەی لەلای من بۆتە سەرنج هەروەک پێشتریش پرسیارم لێت کرد تۆ شاعیرت پێش نووسەر بوونت خستووە بۆچی؟ ڕەنگە ئەوە لەبەر ئەوە بێ من هەر لە سەرەتاوە وەکو گەنجێک وەکو مناڵێک کە دەستم ماوەتە خوێندنەوە هەمیشە دەقە شعرەکان سەرنجیان ڕاکێشاوم بە خوێندنەوەی شعر دەستم پێ کردووە دواتریش کە دەستم کردووە بە نووسین بە شعر دەستم پێ کردووە
شعرم نووسیوە ئەجا چوومەتە بواری ڕۆژنامەگەری و نووسینی وتار و نووسینی کتێبی و کوڕۆمان و ئەم شتانە لەبەرەوە من دائیمەن ئەمە زۆر جار بە هاوڕەکان مەڵێم زۆر جار لە دیمانەکانی شاباسی ئەەکەم من بە پلەی یەکەم خۆم بە شاعرە زانم ئەجا بە پاشان نووسەر پاشان بنووسەر چونکە ئەزانیی وەکو بەڕێزیش ئەو جارە کە لە تەلەفۆنا قسەمانە کرد ئاماژە و پێیاوت ئەبێ بڵێن نووسەر ئەجا شاعرکە شعر نووسین بەشێکە لە نووسین وەکو بڵێ شازە گشتەکەی نووسینە پاشان بۆ باڵانەرەکان ئەمەش بۆ خۆی ڕاستە لەبەر ئەوەی من هەمیشە لە ئاست تایتڵی نووسەرە هەستم بەرپرسیارەتێکی زۆر زۆر گەورە کردووە زۆر درەنگ من ئەو تایتڵم بۆ خۆم جێگیر کرد بە شەرتێ من ینی ئەتوانم پێت بڵێم ساڵانێکی زۆر دوور و درێژە کە من وتاری ڕۆژنامەوانی ئەنووسم و بەگشتی وتار ئەنووسم بۆ زۆربەی زۆری ڕۆژنامە کوردەکان و ڕۆژنامە عەرەبیەکان بە زمانی عەرەبیش بەڵام هێشتا من ئەترسام لەوەی بەخۆم بڵێم نووسەر چونکە تایتڵێکی گەورەیە هەروە ئاسانیە من لە پڕ بەخۆم بڵێم نووسەر بۆیە ئیتر ئیستە من کە زۆر جار لێمە پرسن ئەڵێم یەکەم جار بڵێن شاعر ئەنجا بڵێن نووسەر هەروکو بینیشمان باسی گۆشت کرد لە ڕۆژنامەکان لە کوردستانی نوێ گۆشێکی تایبەتت هەبوو بەناوی پەشمەکە کۆمەڵە بابەتی هەفتانە تیا بڵاو ئەکردەوە و بینیمان لە ماوەکانی ڕابردووە ئەو کتێبەت کردە کتێبێک و هەموو کۆی هەموو وتارەکان پاشان بڵاوت کردەوە دەستە خۆش بێ زۆر باشامێ بزانم کە وەکو شاعیرێک بە ئەوە بڵم ئەنجا بڵێم نووسەر وەکو شاعیر و نووسەرێک چ شتێک بۆ سەرچاوە بۆ بیرکردنەوەت لە هەڵگرتنی قەڵەم ئەزانی یەکەم شت تۆ با بڵێن من ئەگەر خۆمە بۆ پێناسە بکەم یەکەم جارە لەم من خوێنەرم ئەنجا نووسەرم چکە ئێمە بتێونەتەوێ ئەوەی کە دەستی یاوەتە نووسین پێشتر خوێنەر بووە بەرهەمی ئەوەیە توێن بڵێ نووسین بەرهەمی خوێن ڕێک وایە بەڵێ ئەجا لە ئاکامی زۆر خوێندنەوەم وردە کەوتمە ئەوەی کەوا سەرنج و تێبینی خۆم تۆمارە کرد کەوتمە ئەوەی کەوا بنمونە ئیلهامم بۆ هات بابەتێک بەخشانێکم ئەنووسی دقێکی شعریم ئەنووسی ئەیتر بەم شێوەیە وردە مەسەلنی کە تەنها کەس کە من خوێنەری بابەتەکانم بوو کە وەخت هێشتا مناڵ بووم و تاک و گەیشتیشمە قۆناغی زانکۆ ئەوانە باوکی ڕەحمەتیم ئەو بابەتەکانمی ئەخوێنەوە و دەستخۆشی لێ ئەکردم و هانی ئەیام بەڵام ئەو سەردەمانە کە سەردەمی باسی گۆڕ بە گۆڕ و بەڕاستی من بە هیچ شێوەیەک دەرنەکەوتم هیچ شتێکم بڵاو نەکردەوە هەتاوەکو دوای ڕاپەڕین ئیتر دوای ڕاپەڕین بابەتەکە بوو بەوەی کەوا ئیترتەوە من خۆمم وەکو شاعر بینیەوە وەکو کەسێک کە حەزەکەم قەڵەمم بەدەستەوە بێت هەروکو باست کرد ینی ژنان بەگشتی ئەمە ئەو بڵم کە ینی خۆیان وزەیەکیان تەیە خۆیان متمانە بە خۆبوونێکیان تەیە خۆڕاگرێکی زۆر باشیان دێ اینجا چ جای ئەوەی کە باوکێکی بەهێز لە پشتەوە بێتەوە هاوکاریت بکەوە زیاتر تەژیعت بکە بۆی تۆ کاری باشتر بکەیت بێگومان خۆی گەورە لێی خۆش بێ ئینشاءڵڵا باوکت لەگەڵ مردووی ئێوەیە بێگومان من بەڕاستی هەر بۆ خۆمان لە خێزانەکەمە ینی ئەتوانم بڵێم هەمویان پشتگیریان لێ کردوم بە پلەی یەکەم باوکم دوایەوە دایکیشم و براکانیشم هەموو پشتگیریان لێ کردوم تەنانەت دوایەوەی کە ژیانی هاوسەریشم پێکەوەنا مێردەکەشم یەکێکە لەو کەسانەی تەنها کەسە کرد لە دوای ئەوانەوە دائیمەن پشتگیری لێ کردوم بە بەردەوامی هانی داوم بە بەردەوامی لە هەوڵی ئەوە بۆ کە من جێگەی خۆم بکەمەوە و ئەوەی لە توانامە بیکەم لەو مەجالەیە توانەکەت بخەیتەکە ڕوو بخەتە بەردەست بەڵێ دەستە خۆش بێ باشە خات و ڤینۆس سەرتاوکو ژنەکە دەستە پێ کرد یعنی هەستی ژنانەی خۆت زیاتر باوشت بە کام لە بابەتە ئەدەبیەکانە کردەوە یعنی بە تایبەتی بابەتە شاریەکان مەبەستمەوەی کە بە چ جۆرە شعرێک دەستە پێ کرد بێگومان ئێمە سەرەتاکان لەبەرەوەی کە دەست ئێنە شعر خوێندنەوە لە قۆناغی هەرزەکاریە و لە قۆناغی کەنجێتیە شعری ڕۆمانسی و غەزەل و شتانە و خۆشەویستی سەرنجمان زۆر ڕاکێشێ لەبەرەوەی ئیتر من سەرەتا بیرمیە دیوانێکم هەیە هەمووی ئەو شعرانەیە دوو دیوانم هەیە دوو دیوانی بیدایەتم سەرەتام زیاتر ئەگەر سەیریان بکەیت هەمووی غەزەلە و هەمووی ڕۆمانسیەتەوە و بۆ خۆشەویستیە و بۆ ئەم شتانەیە ئیتر لەبەرەوە ئەمە
بە قۆناغ با ئەگەر من بمێ بیکەم بە قۆناغ سەرەتا بەو شێوەیە دەستم پێ کرد دواتر ئیتر چوو بەلاو بەرەو بابەتی تر و بەرەو بابەتی کۆمەڵایەتی و بەرەو بابەتی فکری و فەلسەفی و بابەتی دنیایی با بڵێن. دەست خۆش بێ پێم خۆشە ئەگەر شعرت لەبەر دەستا بێ شعرێکمان بۆ بخوێنیتەوە بێگومان شعرێک بەدەم بۆ ئەدا و سەدای خۆت. ئەم شعرە بە ناونیشانی پێکەنین. پێکەنین لە پەنجەرەیەکەوە ئەتبینم پێکەنینت کردۆتە بەرت و دڵم وەکو شۆستەیەکی لاڕێ بە بەریا ئەڕۆی لەسەر شەقامێک ئەتبینمەوە قوڵایی دەریات پۆشیوە و بە پیر زەردی گەڵای دارەوە ئەچیت بە پیر زەردی گەڵای دارەوە ئەچیت لە دڵما لەژێر ساویلکەیی باران و پیری هەتاودا تاریکی ویستگەکانی چاوەڕوانی بە دیاری ئەبەخشیتە عومرم بە سەخاوەتی باران بە پشت بیناییما تێ ئەپەڕیت و وەختێک من عمرێک لە ڕۆشنایی بە ڕەنگی ئاوابوون بەسەر ئەبم بە حاڵ پێکەنین پێ ئەکەنم بە حاڵ گریانم دێ لەم شارەیە لە سووتانە لەرزم لێ دێت ئێوارەی تەمەندا دێ شوێن نییە بە سەرهاتی ژنێتی میتیا هەڵگرم چی دیتوانام نییە بەرگەی هاتن و ڕۆیشتنت بگرم بمبورە چی دی بیرت ناکەم ئیتر نازانم لە خۆر خۆش بم کە ئاوا بێ بیرم ناکەوێتەوە ناوت بەرم بیرم نابێت لە دەنگت ڕاچڵەکەم نامەوێ لە سێبەر تا بژیم هەموو وەسێتەکانم ئەسووتێنم هەموو یاساکانت بەتاڵ ئەکەمەوە هەموو وەسێتەکانت ئەسووتێنم هەموو یاساکانت بەتاڵ ئەکەمەوە هەموو پەیمانەکانت ورد و خاش ئەەکەم بەر دەرگای حەوشەکەم لە جێپێت بسمیل ئەەکەم ئیتر لە خۆم خۆش نابم ئەگەر عاشقت بمەوە. دەست خۆش بێ خاتو ڤینۆس بەڕاستی شارێکی زۆر زۆر جوان بۆ ئومێ دەکەم هەمیشە خەندە لەسەر لێویت و هەموو خانمان بێت بەتایبەتی خانمانی کۆمەڵگای ئێمە دەزانین کەوا کۆمەڵێک ناڕەحەتی کۆمەڵێک گرفت و کێشە کاتێک کە ئەیانەوێ هەوڵێک بدەن یاخۆت هەنگاوێک بنێن کۆمەڵێک گرفت و کێشە دێتەڕێ ئومێ دەکەین ئەو ببێتەوەی ئاراستەکردنی هەموو خێزانەکان و دەرفەتێک بێت بۆ خانمان بۆ ئەوەی کە بەرەو ئامانجەکانیان هەنگاو بنێن. زۆر باشە خاتو ڤینۆس شاعیر یاخود نووسەر و ئایدیا و پێنووسەکەی ئەمانە هەرسێکیان تەواوکەری یەکدین ئەمە بزانم کە ئەم پەیوەندیە سروشتیە یاخود خۆگرتنە. نووسین پێش هەموو شتێک بەرپرسیارەتێکی گەورەیە. ئێمە سەرەتا وا پێناسەی نووسینمانە کرەمان و خۆ بەتاڵکردنەوەی زۆر کەس ئێستاشی لەگەڵ بێ ئەڵێن خۆ بەتاڵکردنەوەیە لەوەی کە لە ناختا هەیە لەوەی کە تۆ بیری لێ ئەەکەیتەوە باشە دوای ئەوەی کە ئێمە قۆناغی خۆ بەتاڵکردنەوە تێ ئەپەڕێنین قاڵ ئەبینەوە لە بواری نووسینە ئیتر نووسین ئەبێتە بەرپرسیارەتێکی زۆر گەورە لە ئاست خوێنەرە بە تایبەت خوێنەر بە هەموو چین و توێژەکانیانەوە بە هەموو ئاستەکانیانەوە تۆ کە ئەنووسیت تۆ کە ئەم بەرنمەیەت هەیە دەستنیشانت نەکردو کێ سەیری بەرنمەکەت بکە منیش دەستنیشانم نەکردو کێ وتارەکانم خوێنێتەوە لە هەموو چین و توێژێک نووسەر خوێنەری هەیە لەبەر ئەوە لە لای من ئیستا نووسین بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە لە ئاش ئەو پرسانەیە کە تۆ ئەیان و ڕوژێنی ئەو بابەتانی کە باسییان لێ ئەەکەی ئەنجایەتە سەر ئەوەی کە تۆ بە پێی هەموو ئەو ئەزمونانەی لە ژیان تاپلایەتی ئەپەڕی و ئەو کتێبانی ئەیخوێنیتەوە ئەو معریفەی کە وەریەگریت و ئەو دنیابینی کە تۆ پەرەی پێئیت و فراوانی ئەەکەی ئەبیتە خاوەنی کۆمەڵێ لە دنیابینی خۆت ئەبیتە خاوەنی باگراوندێکی معریفی خۆت ئەبیتە خاوەنی فکرێکی خۆت ئەمانە هەر هەمووی لە ناو وتارەکان تا جارێکی کە ڕەنگە ئەیەنەوە جارێکی کە ئەبینرێتەوە لەبەر ئەوە بە پلەی یەکەم نووسین بەهرەیە ئەگەر تۆ بەهرە و نەبێ زۆر کەس خوێنەرێکی باشە بەڵام نووسەرێکی نانووسێت با بڵێن بەڵام کە تۆ ئەو بەهرەیە و پەرە پێدا و تایە قاڵبوویتەوە بوو بە بەرپرسیارەتێکی گەورە ئەنجا یەتە سەر ئەوەی کە تۆ چۆن پرینسیپەکانی لەو بەرپرسیارەتی بکەیت و ئەو فکر و ئایدیا و شتانی کە تۆ باوەڕت پیانە چۆن لە ناو نووسینەکان تا ڕێ بداتە زۆر باشە. خاتو ڤینۆس نووسەر یاخود شاعیر پێش هەڵگرتنی قەڵەمەکەی پێویستەکەەوە خۆی ساز و ئامادە بکات یاخود ئەتوانین بڵین مەرج و تایبەتمەندی هەیە لە نووسینە
بێگومان ئەزای وەکو ئاماژەم پیاتۆ کە بەهرەی نووسینە هەبوو کە بەهرەی نووسینە هەبوو من زۆر جار تومە شاعر بوون وەکو نەخۆشیەک وایە پێوەی لەدایکە بین ئیتر تۆ ناتوانانی شاعر نەبیت وەکو کەسێکی دەم خۆش کە لەدایک ئەبێت و دەنگی خۆشە گۆرانی ئەڵێت کەواتە تۆ کە ئەنووسیت ئەبێ ئەوەت لە بیر بێت چی ئەنووسی و بۆ کێ ئەنووسیت و ئامانجیشت و ئامانجە کەشت چێ لەم نووسینە من ئامانجم ئەوەیە بۆن منەگەر لێم بپرسی من ئامانجم ئەوەیە من زۆرترین خەڵک بابەتەکانم بخوێنێتەوە ئەگەر بتوانێ ببینێت لە یەک دێڕی شابێت سوودێک بە کەسێک بگەێنم ئەو بۆ من زۆر گرنگە نەک هەروە بە هەڕەمەکی تۆ بنووسیت و فڕی دەیزا خەڵکێکی زۆر لەسەر سۆشیال میدیا ڕۆژانە ئەنواوشکاڵ بابەت ئەو ڕژێن و قسەی لێوە ئەکەن دیاشایەتی بابەتی گرنگە بەڵام خۆشی نازانێ ئەم بابەتی بۆچی فڕیاوەتە بەردەم خوێنەر ئەبێت تۆ بزانی بە هوشیاریەوە ئەو بابەتانە هەڵبژێریت و دەستیان بخەیتە سەر و بکەیت قسەیان لەسەر بکەیت دەست خۆش بێ پێم خۆشە باسی گۆشەی پەشمەک بکەیت کە لە دووتێ بڵنگ کتێبێکە بڵاوت کردوتەوە هەموو بابەتەکان کە لە کوردستانی نوێ هەفتانە بڵین بڵاو کراوەتەوە من بۆ خۆم خوێنەری ئەو کتێبە بم سوودێکی زۆر باشم لەبینی وکو خانمێک و وکو تاچێک وەکو گەنجێکیش یعنی هەستم کردکەوە ئاراسێکی بە من بەخشی هەستم کردکەوە هۆشیارێکی بە مندا لەوەی کە من ڕاستە باگراوندێکی زانستیم هەیە بەڵام مەرجنیە ئەوە یعنی پڕ بە پێستی بێت ئەکرێ بەردەوام تۆ متابعە بکەی بەردەوام کەوا خوێنەرێکی باشی کتێبی حەزەکەم بزانم کە ئامادەکردنی ئەو بابەتانی کەوا تۆ لە گۆشەی کوردستانی نوێ بڵاوت کردوتەوە یعنی سەخت نەبوو حەزەکەم باسێکی ئەو ئامادەکاریانەمان بۆ بکەیت کە چۆن خۆت بۆ بابەتەکان ئامادا کرد طبعا من خۆشحاڵم یعنی خاتونێکی بەتوانای وەکو تۆ خوێنەری گۆشەکانم بوو بێت و بڵێ سوودم لێ بینیوە من زۆر باشم لێ بینیوە من خۆشحاڵم بەوە و زۆر زۆر ئەوە وام لێ ئەکا بەرپرسیارەتەکەی سەرشانم گەورەسیش بکە بۆ ئەوەی من لەو ئاستیا بمێنمەوە لە ئاسی چاوەڕوانی تۆ هەموو خوێنەرەکانی بمێنمەوە بەڵام من با ڕازگۆ بم لەگەڵ تا لە پێشێکەکەش باسم کردووە لە پێشەکی کتێبەکەیە نووسینی گۆشەیەکی هەفتانە بە بەردەوامی کارێکی ئاسان نییە هەر ئەوە نییە تۆ ئیتر هەرچی شتێک کە بە خەیاڵا هات و ئەم هەفتەیە بینووسینە تۆ ئەبێ بزانی خوێنەر پێویستی بە چییە چ بابەتێک هەیە و چۆنی باس ئەەکەی چ بابەتێک گرنگە تۆ باسی لێوە بکەی و چۆنی باس لێوە ئەەکەیت چۆن داخلی ئەو بابەتە ئەبی چونکە تۆ ئامانج لەو گۆشەیە ئەوە نییە تۆ تەنها ناوەکە و بمێنێتەوە لە سەرجەریدەکە و خەڵک ناوەکەت ببینێ بە بەردەوامی بەڵکو ئامانج لەوە ئەوەیە کە تۆش سوود وەربگری من ئیمڕۆ سوودێکی گەلێ زۆرم بینی لە جەنابت و لە زۆری ئەو برادرانی کە لێرە بینی من هەمیشە تۆ بەو چاوە سیرکە کە تۆ بەردەوام ئەگەر با بڵین بڕوانامێکی بەرزیشە هەیە من 30 ساڵە ئەنووسم بەڵام هەتا ئێستا لە تۆ شتێک فێر بم بەڵام منیش لە تۆ فێر ئەبم من هەتا ئێستا من ئەڵێم هێشتا فێرکارم لەم خوێندکارم لەم فێر ئەبم لەم ژیانەیە پێویستیم بەوەیە پێویستیم بەم دانیشتێکە دانیشتیرەوە فێرەبم لەبەرەوە بەردەوام بوون لەسەر نووسینی گۆشەیەکی هەفتانە کارێکی ئاسان نییە من زۆر جار پەنام بردوتە بەر هاوڕێکانم لێم پرسیێژت کردووە بەڵێ چ بابەتێک باشە پێم بڵێن توکە تۆ جاری وا هەیە قفڵی شەبی ڕاستە پڕ بابەتێ بۆ نایخوا من قسە لەسەر چی بکەم ڕاستە ئەجا چی ئەەکەم مەسەل من هاوڕی دڵسۆزم هەیە کە ئەم ئیشە لە بینی یەکترا ئەکەین ئەوانی شۆک من نووسەرن پرسیاریان لێ ئەەکەم لەسەر چی بنووسم ڕاتان چی بوو لەسەر گۆشەی وتاری گۆشەی پێشوو ئەم هەفتەیە ڕاتچیە لەسەر ئەم بابەت و ئەم بابەتە کامیان هەڵبژێرم یا تۆ پێشنیازێکم بۆکەی بڵێ ئەم شتە بەم شێوەیە ئەبێت ئەگەر تۆ لە تۆ وابێ ئەم ئیشە بە تەنها بەخۆتەکرێن تەنها بەخۆت ناکرێت طبعاً تەنها تۆی ئەیکەیت تەنها فکری تۆیە تۆ بە من ئەڵێ لەسەر ژن کوشتن بنووسە ئەڵێ لەسەر فرەژنی بنووسە بەڵام من دوجار من بە وتارەکە ئەنووسم من بەرپرسم بەرامبەر خوێنەر لێ پرسیارەکە لەسەر ناوەڕۆکی ئەو وتارە چی ئەڵێم چی بە خوێنەر ئەڵێم چۆن ئاڕاستی ئەەکەم چونکە من ئەوە ئەخەمە بەر چاوم ئەم وتارانە کۆمەڵی خەڵک ئاراستە ئەکا ڕاستە ئەبێت تۆ ئەو ئامانجە و لەبەر چاوە گرت بێت لەسەر ڕێگە ڕاستەکە ئاراستیان بکەیت ڕاستە پێم وابێ ئەو گۆشەیە ینی لە پێشکی بڵند کتێبەکەی خوێنمەوە ئەو گۆشێ سنوورداریش بووە واتە ینی ئەوەی بڵێن سەرنووسەری کوردستانی نوێ داوای کردووە کە ئەو گۆشەیە لەوەنا وشەت زیاتر تێنەپەڕ ینی قورسەکە تۆ مەبەستەکەت
بتوانی لە چەند وشەیەکە ئەم دەری بڕیت و هەم بتوانی کۆتایی پێبێنیت و هەم بتوانی کەوا ناوڕۆکێکی باشی هەبێت. قورسترین وتار کە بین و سین کورتترین وتارە چکە تۆ لە وتاری درێژە بەڵێ ینی ڕوبەرێکی فراوانە هەیە تعبیری تا بکەیت بەڵێ بەڵام لە وتارێکی کورترا من سەرتا 600 وشە بوو ئەگەر هەڵم نەکرد بێ دوایی بوو بە 400 وشە بەڵێ ئەمە بۆ من کەم کرایەوە بەڵێ ئەمە بۆ من زەختێکی نەفسی بۆ دروست کردم ئەزانی چونکە وای لێ کردم بتوانم بیرۆکەکە چڕکەمەوە لە 400 وشەیە ناوڕۆکێکی باشیشی هەبێت بەزەبت بەڵام لەگەڵ ئەوەشە تەمرینێکی مەشقێکی باش بوو بۆ من ڕابێم لەسەرەوە چی لەسەرەوەی چۆن بە شێوازێکی کورد بڕی لە چوارچەوەی ئەوە ناوشەیە مەبەستەکەت بپێکی مەسە وەکو کراسێک وایە کە تۆی ئەی بڕی بەڵێ دوایی بەبەری خۆتی ئەگری دوای زیاکانی لێ ئەبڕی هەتا ڕێک بەبەرێ دەرەچێت وتارەکەش ڕێک وا بوو من لە بەرچاوم سەنجاری وا بوو 1000 وشە نووسی ئەنجا ئاهاتم کەوکوژی پەڕووباڵی مەکرد ڕاستە هەتا وەکو پوختەکەیم ئەهێشتەوە ناوەڕۆکەکەی مەهێشتەوە ئەنجا لە سنووری 400 وشەکەیە اینجا مادوومان کردی تۆزی ئەو بخۆ بۆی زۆر سپاسبی زۆر سپاس جا خات و ڤینۆس یعنی ئاسان نییە کە تۆ دەستبەری بۆ نووسین ئاسان نییەکەوە تۆ هەرۆکو خۆت باسەکە شتێک بنووسی بە تایبەتی لە گۆڤارەکان یاخود لە ڕۆژنامەکانە چونکە ئەوە چوارچێوەیەکە و سنووردارە بۆ دیاری کراوە دەست خۆش بێ هەمیشە سەرکەوتوبی وەکو شاعیر و نووسەرێک تۆ دیوانی هاوبەشت هەیە دیوانی شعری لەگەڵ شاعیرانی دیکەیە یعنی ئەمە زەحمەت نییە بۆ خوێنەر کاتێک کە ئەی خوێنێتەوە هەستەکان تێکەڵ نابێت ئەزانی چی من دوو کۆمەڵە شعری هاوبەشم هەیە لەگەڵ چەند شاعرێکی عێراقیە کە هەمومان نیشتەجێی هۆڵەنداین بەڵێ ئەو وەختەی کە ئەم پێشنیازە کرا بۆ ئەم دوو کتێبە فکرەکە ئەوە بوو کە ئێمە تازە چووبووینە هۆڵەندا هەندێک لە شعرەکانمان وەرگێڕدرێتە سەر زمانی هۆڵەندی و لە دووتوی کتێبێکە بڵاو کرێتەوە بۆ ئەو وەختە ئەم پرۆژەیە من سوودم لێبینی لە ڕێی ئەوەوە چونکە هەر شعرە ناوی ببوورە ناوی شاعرەکەی لەسرە هەموو شعرێک ناوی شاعرەکەی لەسرە ئەگەر هەڵە بەبێکێکیان لە کۆتایی هەموو شعرێکە زۆر بە کورتی ژیان نامی شاعرەکەشی تایە لەبەرەوە خوێنەر کە ئەی خوێنێتەوە چکە فەرقی هەیە لەوەی ئەگەر من و تۆ دەقێک بەیەکەوە بنووسین لەوەی کە من و تۆشە دیوانێک بەیەکەوە چاپ بکەین دە شعری تۆی تابێ و دە شعری منی تابێ مەسەن من دیوانێکیان دە شاعرین هەریەکە بزانم دەقێکە دەکە ژیان نامێکی کورد ئەمە بۆ ئەو وەختەی ئێمە سوودی هەبوو بۆ ئەوەی کەواز شعرەکانمان وەرگێڕدا سەر زمانی هۆڵەندی کە تازە لەوێ بووین هێشتا زمانەکەش فێر نەبوو بووین خوێنەرێکی زۆری هۆڵەندی شارەزای ئەزمموی ئەم شاعرانە بوو لەوە ڕێەوە ڕاستە دەست خۆش بێ ئەگەر بتانی شعرێکی دیکەمان بۆ بخوێنیتەوە لە شارەکانی خۆت کێشانێ ئەم شعرم بە ناوی ماڵ ئاوە ماڵ ئاوە بیر لە ورتەورتی سەر لە بەیانیان و زرنگانەوەی پیاڵە چاکانی دایکم و باوکم ئەەکەمەوە بۆ پرسیارە بچووکەکانم کە ئێستا گەورە بوون و پرسیارە گەورەکانم کەمانایان نەماوە دەگەڕێم لە هیچ جێگەیەکی ئەم دنیایەش وەڵامەکان بۆنی دڵی کەسی لێ نایەت دەزانم خۆر بۆ خاتری چاوی من هەڵنایەت بارانیش بۆ ئەوەی قژم خۆی پێ بشوا نابارێ کاریشم بە کات نییە کەچی زەوی هەر دەسوڕێتەوە گەرچی خۆش سوکنایی بە دڵم دەدات کەچی تاریکی هەر دێتەوە هێشتا ئەوەڵی پێکەنینم بوو وتن زۆر بەتام بوو بینین گەلێک جوان بوو جارێ بۆنی نەبوو وەرزی بێزاری جارێ بوونی نەبوو وەرزی بێزاری بیستن لە سەرەتایدا بوو سەری هەڵ نەدابوو هێشتا سەردەمی وەڕسی هەردوو قاچیشم لە بیری ڕۆیشتنا نەبوون کە کەوتە پشتی پەرۆشیمەوە شار و لە ناو دەفتەرەکەمە لە شعرێکا نووسیمەوە نیشتیمان زرنگەی پیاڵە چاکانی سەر لە بەیانیانی دایکم و باوکم لەگەڵ ورتەورتەکانیان کردە پریاسکەیەکەوە و کردمەشانم و دەستم نایە دەستی منداڵیم و گوتم ماڵ ئاوا ماڵاویش سەختە زۆر سەخۆش بێ ماڵاوایشمان کرد بەداخەوە ڕووماڵ ئاوایمان کرد ڕۆیشتین و
یینەوە و ئەڕۆینەوە دیسان ماڵاوە یەکەینەوە هەمووی دووبارە ئەبێتەوە شەڵاقت ماڵاوای نایەتە ڕێی هیچ کەسێکمان خاتوو ڤینۆس تۆ قوڵ بوویتەوە لە نێو نووسینە ئەتر بابەتی دیکەش بێ بە دەر لە شیعر تۆ بابەتی دیکەش نووسیوە نی حەزەکەم بزانم ئەم ڕۆچوونە ڕۆحیەت لە نێو نووسینە بۆتە هۆی بەرپاکردنی ئاراستەکردن و هۆشیاری بۆ تاکەکان بۆ گەنجەکان بێگومان ئەگەر تۆ هەمیشە پەیامێک ئەگەر زۆر بچووکیش بێ لەبەر چاوت بێت لەو ئیشەی کە ئیکەی ئەگەر نووسینە نووسینی وتارێکە شعرێکە یان ڕۆمانێکە ئەم بەرنامەی تۆ گۆرانی بێژێک کە گۆرانیەک ئەڵێ بێگومانم جێگەی خۆی ئەبێت ئاراستی ئەبێت و جێگەی خۆشی ئەگرێت کەسانێکی شەن سوودی لێ ئەبینن دەبەر ئەوە سوودێکی زۆر باشی ئەبێت چکە تۆ بە زمانێک ئەنووسی کە هەموو گەنجان لێتی ئەگەن بە تایبەتی بابەتە کۆمەڵایەتیەکان زۆر بابەت کە ئێستا بۆ کۆمەلگای ئێمە گرنگە ینی هێشتا کۆمەلگای ئێمە پێویستی بەوەیەکە ئەنووسەرەکان زیاتر خۆیانمان دوو بکەنەوەکو جەنابەت لە ڕۆژنامەکانە بە تایبەتی لە گۆڤارەکانە بۆی کە خەڵکی لە بەروی زیاتر بەرچاوڕوونی ئەدا زیاتر خەڵک بینەری ئەبێ لێوە هۆشیارێکی زیاتر جگە لەوەش نمونەیەکی جوانی نووسەرێکی جددی بین بە نەوەی دوای خۆمان ئەوانەی کە دەست ئێنە قەڵەم و ئەنووسن یعنی من پێم خۆشە گەنجی وا هەیە بۆ نمونە کە پەیوەندی ئەکەن و قسە ئەەکەین و ئەم بابەتانە باسەکەین پەرۆشی ئەوەیان هەیە فێر بن ئەوە زۆر زۆر گرنگە فێر بوون خوێندنەوە من هەموو جارێ ئامۆژگاریانەکەم ئەڵێم خوێندنەوە پێش هەموو شتێک چەند بخوێنیتەوە ئێمە جاران بۆ ئەوەی وتارێکمان بنووسایە ئەم تەکنەلۆژیا و ئینتەرنێت نەبووگڵ و ئەم شتانە نەبوو بۆ ئێوە پێویستیمان بەوە بوو چەند کتێبێک بخوێنینەوە بۆی وتارێک بنووسین پێویستیمان هەبوو بەوە بوو بۆ دوواداچوون بکەین لەسەر بابەتێک لە چەند ڕۆژنامەیەکە لە چەند کتێبێکە لە چەند لایەنێکەوە بۆ ئەوەی بتوانین وتارێکی لەسەر بنووسین یان بە دوواداچوونێکی لەسەر بکەین بەڵێ خاتوو ڤینۆستۆ لە بڵین فێستیڤاڵی نێودوڵەتیات خۆت دانیشتووی بڵین ئەڵمانیای هۆڵندای دانیشتوی هۆڵندای لێم تێکچوو لەوێ بەشداری چەند فێستیڤاڵێکی نێودوڵەتیت کردووە ئەنجا کام لەو بڵین چالاکیانات بەلاتەوە زۆر گرنگ و جێی بایەخ بووە و جێی خۆی گرتووە ئەزانی لە ڕاستیە من هەمیشە ئەو شانازیم کردووە بە هەموو ئەو پرۆژە ئەدەبیانەی کە بەشداریم تیا کردووە و هەموو ئەو فستیڤاڵ و کۆڕ و کۆبوونەوەوانە بەڵام هەندێک جار بۆ نمونە فستیڤالێک یا کۆڕێکەیە کە تۆ لە زاکرەتە ئەمێنێتەوە من ساڵی 2015 بانکرام بۆ پرۆژەیەکی ئەدەبی زۆر جوان لە وڵاتی جەزائر کە پیان ناوی ئیقامات الئبداع بوو تقریبا 20 شاعر بووین بانکرا بووین لە ماوەی 10 ڕۆژە لەوێ تەنانەت خەرجی گیرفانیشمانیان ئەیانە یعنی سێژەمە خواردن و لە ئوتێلی خزمەتێکی باش کراون لە چەندین شار ئەیان گێڕین بۆ ئەوەی ئێمە لەو فترەیە لەو ماوەیە کە لەوێن دەقێکی شعری بنووسین جا لەو ڕۆ کە من ئەم پرۆژەیە بەلامەوە زۆر گرنگ بوو زۆر جوان بوو بەلامەوە بەڵام لە بەرهۆیەکی تریش من ئەم بەشداریەم زۆر زۆر بەلاوە خۆش بوو لەبەرەوەی کە من بە مناڵی لە جەزائر ژیاوم جارێکی تر دوای شاری وەهران ژیاوم بەڵام بەداخەوە لەو سەفەرە نەمتوانی بچم بۆ وەهران هەر لە جەزائر و عەنا جەزایری پایتەخت و عەنا بوو چەند شارێکی تر بوون قسەنتینە و بەڵام بۆ من یعنی گەڕانەوەیەک بوو بۆ مناڵیم و ئەو وڵاتی کە لێی ژیام هەموو یادەوەریەکان هەمیشە یعنی هیوام ئەخواست جارێکی کە بتوانم سەردانی جەزائر بکەمەوە خۆشبەختانە وەکو شاعرێک بەشداریم تیا کرد لەوەش جوانتر ئەوە بوو ڕۆژی کۆتایی کە شعرەکانمان خوێنەوەی کە لەو دەڕۆژیان نووسی بوومان من کە پێشکەشیان کردم وتیان شاعرە کوردستانیە بە شاعرێکی کوردستانی بەبێ ئەوەی من داوام کردبێ یان باسم کردبێ یان ئاماژەم پێیا بێ بە هیچ شێوەیەک زۆر ینی با بڵێن مفاجئەیەکی زۆر جوان بوو بۆ من کەمانیان کردمە سەر ستێجەکە بۆی شعرەکە بخوێنمەوە و کورتەیەکیان لە ژیانم خوێنمەوە بۆ ئامادە بۆکان
وتیان شاعرێکی کوردستانی و باقی شاعرەکانی تر کە هەمووی عەرەب بوون لە دەوڵەت عەرەبیەکانەوە هاتبوون ئەوە بۆ من شانازێکی زۆر گەورە بوو جگە لەوەش هەموو فیستیڤالەکانی تریش کە بەشداری بکردو بامان شێو شانازیان پێوەکەم بەڵام ئەوە تۆزێت تایبەتە بۆ من جا شانازیە بۆ ئێمە شانازیت پێوەگەن و خانمێکی کورد زۆر سپاس خات و ڤینۆس تۆ ڕێزلێنان لە پای کار و چالاکی و لە پای نووسینەکانت ڕێزلێنانی زۆر خەڵاتی زۆرت بەدەست هێناوە وەرگرتووە یعنی لە بەرامبەر کۆمەڵێک ماندووبوونی خانمانە ئەگەر بێت و پاداشت هەبێ وەکو خەڵات و ڕێزلێنان و قەڵغان و کۆمەڵێک بابەتی دیکە ئەمە تا چەند گرنگە بۆ خانمان و چه هەستێکە کاتێکە تۆی خانم ڕێزت لە ئەگیرێ تۆی خانم هەست بە بەرپرسیارەتەکانی سەرشاند هەست بە تواناکان و ماندووبوونەکانت ئەگیرێ بەڵێ ئەزانی من هەمیشە وتومە خەڵات ئامانج نییە من هیچ کات ئامانجم ئەوە نەبووە بیرم لەوە نەکردوتەوە هەوڵم بۆ نەیاوە هیچ خەڵاتێک وەربگرم و ئەو چەند خەڵاتە من ینی هەر بۆ زانیاریش من زۆر کە من ئەو خەڵاتانی وەرم گرتوون بەڵام ئەو خەڵاتانەی وەرم گرتوون بەبێ ئەوەی پێ بزانم پەیوەندیان پێمەوە کردو توانە فلان خەڵاتمان بۆ دەستنیشان کردویت تەمان شانازێکی زۆر گەورە ئەمە وەکو ئاماژە یعنی جارێکی ئەگەڕێمەوە وەکو لە سەرتاوتمان بەرز پرسیارەتەکەی من گەورەترە کات چونکە ئیتر کۆتایی نییە ئەمە کە تۆ خەڵاتەکە وەرگرت معنای ئەوە نیە تۆ تەواو گەیشتی تەلوتکە بەردەوام هەوڵدەیت زیاتر بەرزبیتەوە بێگومان تۆ ئەبێ ئیتر اینجا لە بواری نووسین و ئەدەبا لوتکە نییە لە لای من لوتکە نییە لە بواری ئەدەب و نووسینە خزمەتکردنە بەرپرسیارەتێکی گەورەیە پێکانی ئامانجەکانە ئاراستەکردنی خوێنەرە ئەمە هەمووی ئامانجە گەورەکەیە لەبەرەوە خەڵاتی گەورەی من ئەوەیە کە گەنجێک بڵێ من وتارەکان تا خوێنمەوە و بەدڵمە فلانشتی لێەوە فێرم ئەوە خەڵاتی گەورەی منە ڕەنگە من ڕۆژانە ئەگەر لەگەڵ خەڵکا قسە بکەم بیرم بێ باسی ئەوە بکەم فلانە کەس وتی لە فلانە وتار تا فلانشتم بەدڵ بوو بەڵام ڕەنگە قەت بیریشم نەبێت بڵێم وەڵام من لە فلان فیستیڤاڵە فلان خەڵاتم وەرگرت یان فلانە لایەن منی خەڵاتی پێبەخشیم لەسەر بابەتێکی دیاری کراو لەبەرەوە ئەگەڕێمەوە ئەڵێم خەڵات ئامانج نییە نابێ ئێمە لەبەر چاومانی دانین وەکو ئامانجێک بڵێم بەڵام من ئەمە ئەەکەم بۆ ئەوەی کەوا خەڵاتێک وەرگرم خەڵاتی گەورەی من خوێنەرەکانمە دەستە خۆش بێت خات و ڤینۆس تاقانەترین کچی خوددا و بەستی چه ئازارێکی کۆمەڵگایە ئەگەر بکرێ بە کورتی چکەماوەی بەرنامەکەمان بەرەو کۆتڕاستەکەی زۆر بە کورتی تاقانەترین کچی خوددا کە یەکەم ڕۆمانمە باسی کچێک ئەەکەم کە بە من داوای لێبوور نەکەم ئەو شێ بەکارێنم بەڵام بە زمانە کۆمەڵایەتێکی خۆمان پێڵێن زۆڵ ئیتر هەموو ئەو گیر و گرفتانی یەتە بەردەم ئەم کچە کە ئەگەر واشی پێ ئەڵێ کۆمەڵگا ئەو ئینسانێکە ئادەمیزادێکە وەکو من و تۆ مافی ژیانی هەیە یعنی من هیواخواز بووم بۆ نمونە حکوومەتەکان ئەم حکوومەتەی ئێمە حکوومەتی عێراقی حکوومەتی کوردستان بە تایبەت یعنی پێشەنگ بوونایە لە دانانی یاسایەک بۆ بە ئینسانی کردنی ئەم بوونەوەرانە کە خەڵک زۆر بە چاوێکی سوک سەیرانەکە ینی هیچ تاوانێکیانی هاتوونەتە دنیا و پیان ئەڵێن زۆر تا ڕادەیەک ئەمە مەبەستی من بوو لەو ڕۆمانە یعنی مەبەس لە ناو نیشانەکەشی ئەو بوو ینی بۆچی ئەو ناو نیشان لەبەر ئەوەی ئەو کارکتەرە ئەگەر ڕۆمانەکە و خوێن بێتەوە بێگومانیشم کە بینەران زۆری لە خوێنەرەکان خوێنویانێتەوە باس لە کچێگەکە باس لە بەسەرهاتی کچێگەکە کە لەبەر ئەوەنەی خۆی بەهۆی ئەو حاڵەتەوە خۆی غەریب ئەبینێتەوە لە ناو کۆمەڵگایەکە بە ئینسانێکی تەواو سەیری ناکەن خۆی بە تاقانەترین کچی خوا ئەبینێتەوە ئەڵێ من ینی کەس وەکو من نییە هەموو خەڵکەکانی تر ئەوەتانێ ئەوە دایکەوە هاوشێوەی ئەو هەموو ئەو نمونانە کەسی تر بە هاوشێوی خۆیان نابینەوە چونکە ئەمان حاڵەتێکی تایبەتن ئیتر خۆی بە تاقانەترین کچی خوددا ئەبینێتەوە شڵای خوێنمەوە ئەگەر دەرفەت بێ هیوادارم دەست خۆش بێ لە کۆتاییە من پەیامی خانمانی سەرکەوت وەرەگرم بۆ
چونکە گرنگە ئەمە لەبەرەوەی ئێمە بەرنامە ئەەکەین هەم بەسەرکردنەوەی خانمانی وەکو ئێوە سەرکەوتو بەتوانای لە کۆمەڵگا وەکو خزمەتێک بەو هەموو چالاکی و ماندووبوونانەی کە ئەنجامتان داوە هەم ئاراستەکردنی کشە بۆ ئەو خێزانانەی کە تاوەکو ئێستا خاوەن بیرێکی زۆر چاق بەستون خاوەن کللتورێکی زۆر دەقبەستون کە ناتوانن لەوە زیاتر هەنگاو بنێن دەرفەت بە خانمەکانیان نادەن بە کچەکانیان نادنکەوە هەڵ بۆ ئامانجەکانیان بدەن لە کۆتایی یاچیت بۆ ئەو خێزانانە و بۆ چیت بۆ خانمان هەیە پێویستە چۆن ئیش لەسەر خۆیان بکەن. من هیوادارم هەموو خانمێک کە خۆی ناسی زۆر گرنگە لە سەرەتا تۆ خۆت بناسی تۆ بەهرەت لە چیا هەیە ئەشێ من بەهرەم لە درومانیا هەبێ بەهرەم لە چێشلێنانە هەبێ بەهرەم لە وێنە کێشانە هەبێ شعر نووسین بێ نووسین بێ کە من خۆمم ناسی لە هەرچی ئەوەی کە من ئەیکەم خۆم بم کۆپی کەسی کە نەبم من دائیمە ینی بەردەوام ئەم قسەی ئەەکەمەوە بە زۆری ئەو کەسانەی گەنجەکان کە زۆرجار قسەیان لەگەڵاکەم ئەڵم هەوڵ بە خۆت بیت ستایلی تایبەت بە خۆت هەبێت کۆپی کەسی تر نەبیت قەینا من ئێستا بۆ نمونە فڵانە شاعر نمونەی باڵای من بۆ لە فترێک لە فترەکانە بەڵام من نەبم بە کۆپی ئەو شاعرە سوودی لێ ببینی بەڵام نەبی بە کۆپی ئەو لاسای ئەو بکەیتەوە لەبەر ئەوە کە تۆ خۆت بوویت باوەڕت بە خۆت بوو بەردەوام پەرت بە خۆتدا بخوێنیتەوە بخوێنیتەوە ئەو وەختە ئیتر تۆ لەسەر پێەکانت ئەوەستی هەست بەبوونی خۆ دەکەی هەستەکەی ئەڵێ من کەسێکم توانای بەرهەمهێنانی شتێکم هەیە ئەم بەرهەمە ئیتر وتارێک بێت شعرێک بێت تابلۆیەکی جوان بێت زۆر باشە دەست خۆش بێ من زۆر خۆشحاڵ بووم شعرێکم بە دوێت ئامادە کردووە پێکەوە اینجا شعرەکە دڵسافتر لە تەنهایی ئەمەم هەڵبژارد دوو نسخەڕا کێشاوە حەزەکەم بە دوێت لە کۆتاییە وەکو یادۆرێک بۆ من ئەمێنێتەوە من حەزەکەم پێت بڵێم ئەم ئەزمموی دوێتە لە خوێندنەوەی شعرا بەڕاستی بیرۆکەیەکی هەر زۆر زۆر جوانە یعنی من کە ئەمەد وت ینی بەلامەوە بیرۆکێکی زۆر زۆر جوان بوو تازەیە زۆر جوانیشە زۆر زۆر دەستی خۆش بێ فەرم دڵسافتر لە تەنهایی نەدەبوو من هێندە ساویل کە بم پێکەنینەکانم بە تەنافی حەوشە دڵتەنگەکان کەماندا هەڵخەم دراوسەکانمان بە تیلەی چاو سەیری بکەن و دوعایان لێ بکەن کە من بە دڵ سافی خۆم وام ئەزانی خۆر تەنها بەرامبەر بە حەوشەکەی ئێمە هەڵدێ وام دەزانی هەور تەنها بەسەر سەربانەکەی ئێمەدا تێدەپەڕێت بێ ئەوەی بەخۆم بزانم چۆلەکەکان جریوەکانیان پێچایەوە و بەرزتر لەوەی بەبیرمدا بێت هەڵفڕین تەنهاتر لەوەی بیرم لێ کردبێتەوە مامەوە ئەیامێک وام دەزانی دنیا هەموو دنیا تەنها لە ناو گەڕەکەکەی ئێمەدایە و شار وا لە پشتەوە ئەو کاتەی معریفە لە کتێبخانەکەی باوکمەوە دەخزایە سینگمەوە دڵم هێندە گەورە بوو من نەدەبوو وەکو ئاو هێندە خۆش باوەڕ بم ئەوەی بەجێم هێش لە تەمەنم لە کۆڵانێکی تاریک دەچێت کە هێشتا بەختەوری پیاتێ نەپەڕی بێت ئەوەی جێم هێشتووە شۆستەیەکە پیاسێکی پیان نەڕۆیشتووە قڕگێک قومێک پێکەنینێکی هەڵ نەداوە هێندە خۆش باوەڕ بووم هێندە خۆش باوەڕ بووم لەژێر ئاسمانی کچێنیمدا دەیان جار غەرق بووم فێری ژیانی دەکردم فێری ژیانی دەکردم حەپەسانم بە دیارکێلی پێشمەرگەیەکەوە کە ژیان نامەکەیم لە تەپوتۆزی تایەی زیلێک کۆ کردەوە پێشمەرگەیەک باوەڕی بە مردنێکی شکۆمەندانە و جێهێشتنی نیشتیمان بۆ عەلی شیشەکان و دەسا و دەستکردنی خوێن و خیانەت پێپەیدا کردم هەور هێندەی چاوتروکانێک خۆڵی دڵمی هەراسان کرد و کردی قوڕێکی خستی گەلێ خست هێندە باوڕم بەبا کرد هەموو خەونەکانمی لە تورەکەیکی کۆندا کۆ کردەوە و دای بەدەم تۆفانێکی دڵڕقەوە ئاوڕم دایەوە دڵسافی مێژوویەک بوو لەگەڵ نیشتیمانێکی بێبەزەیی لەسەر کۆلارەیەک نووسیمنەوە و بە ئاسماندا هەڵمدان
دەستەکانی تۆش خۆش بێ هەر بژی شانازیەکە لەگەڵ جەنابتە شعرێک بە دوێت بخێنەوە. من زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ. سپاس بۆ منژمەی شانازیە کە میوانی تۆم و ژنێکی جوانی پڕ معریفەتی وەکو تۆ ئەمڕۆ و توێژی لەگەڵدا سازدام زۆرم پێخۆش. زۆر خۆشحاڵ بووم دووبارە لە پێی بەشداربوونت لە پرۆگرامەکەم کە ئەمڕۆ گەورەت کردم. من قەڵغانێکی ڕێزگەنەوەم بۆ تۆ ئامادە کردووە. ئەمە قەڵغانی تایبەتی پرۆگرامی پێشڕەوانە. ئومێد دەکەم کەوا بە دڵت بێ. زۆر سپاس دەکەم بەڕاستی شتێکی زۆر جوانە. شانازی پێواکەم یەکێک ئەبێ لە شانازە گەورەکانم بە تایبەت لە شاری کەرکووک، لە تەلەڤیزیۆنی کەرکووک، لە بەرنامەی پێشڕەوان لەگەڵ خاتوڕەنگینی جوان. زۆر سپاس دەکەم. هیوای زۆر لەوە زیاتری. زۆر سپاس دەکەم هەر بژیت. ئەمەش تێنووسی پرۆگرامی پێشڕەوانە کە ئیچەکە لە یاساکان لە کۆتاییدا دەستنووسی هەموو خانمانی سەرکەوتو ئەنووسینەوە کە ئەمە بۆ یادەوری لە ژیانی پرۆگرامی پێشڕەوان بۆ من ئەمێنێتەوەکو ئەزمونێک. اینجا سەبارەت بە بەڕێوەچوونی بەرنامەکە بێ شێواز و ئەدایی پرسیارکردن بێت یاخود سەبارەت بە ئەوەی کە کێ بە شایستە ئەزانی لە پرۆگرامەکانی دیکە هاوشێوەی خۆت لەسەر و کورسیە دانیشێ و من بەسەری بکەمەوە و پرۆگرامی لەگەڵ کە مەتوانی دەستنووسێکی خۆت بەجێبێڵی کە ئەمە کۆتا بڕگێ و بۆ کۆتایی بە بەرنامەکە ئەهێنین. فەرموو. دەستە خۆش. بەڵێ خۆشەویستان، ئەم پرۆگرامی ئەمجاری پێشڕەوانیش کە بەسەرکردنەوەی خات و ڤینۆس فایق بوو. ئومێد دەکەم کەوا توانی بێتم سەبارەت بەو هەکبەی کە کۆی کردوتەوە چەند ساڵە. ئومێد دەکەم کەوا خزمەتم کردوێت بەم چەند ساتە. پرۆگرامی ئەمجارشمان کۆتایی هات. سوپاس بۆ تەواوی هاوکارانم کە بەردەوام با تۆمارکردنی ئەم پرۆگرامەوە ماندوو دەبن. سوپاس بۆ ئێوەی بینەر و ڕۆخسۆک و لە دڵا شیرینی پرۆگرامی پێشڕەوان. تا بەرنامەیەکی دیکە و بەسەرکردنەوەی خانمێکی دیکە لە بوارێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.